ئێمە ئێستا لە مەقر و بارگای حیزبی سۆسیالیستین کە پێکەوە ساڵانێکی زۆر خەباتمان کردووەوە لە شاری کەرکووچیش لێک نیزیجین لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندیەکانمان باشەوە هەوڵە دێنم پەیوەندیانە بە باشتر بپارێزین چکە شاری کەرکووک پێویستی بەوەیە هەمومان تەبابین لەگەڵ یەکتریا خۆشبەختانە حیزبە کوردستانیەکان لە شاری کەرکووک بێکێشەین تا ئێستا هەوڵەکان هەر بەردەوامەوە من پێم خۆشە ئەندامانی ئەنجومەن خۆیان بڕیار لەسەر کوردایەتی خۆیان بدەن و بچنە ناو ئەنجومەنەوە ئەگەر ڕێی جیاوازیشیان هەبوو لێوێ باسی بکەن چکە پێویست ناکە کۆمەڵێک گەنج و پیاوی کورد و کچی کورد و ژنی کورد دەنجیان داوە و ئێستا ئێوە ئەو دەنگانە بفەوتێنن و ئەو دەنگانە نەچێتە ناو پرۆسەیەکەوە کە خزمەتگوزاری بۆ شاری کەرکووک خزمەتی هاوڵاتیانی شاری کەرکووکە پێویستە ئەو دەنگانش بچێتە ناو ئەنجومەنەکەەوە بۆی بتوانین لە داهاتووە بە میلەتەکەمان بڵین یەکدەسین پارتی لە هەرێم ئەجیندایشیە لە کەرکووکش ئەجیندایشی دیکە هەیە بۆیە ئێمە ئەمانەوە هەردوو ئەجینداکە یەک بخرێ هەمووی لە خزمەتی میلەتی کورد بێت.